ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی داپۆشینی عیب و عار و کەم و کوڕی خەڵکە، نەک ئاینی حەیابردن و ئابڕووبردنی خەڵک. هەر لەبەرەوەش ئەم ئاینە پیرۆزە کە ئاینی سەترە، داپۆشینی عیب و عاری خەڵکە، حرامی کردووە لەسەر ئێمە چی بکەین؟ بڕۆینە ماڵێکەوە بەبێ ئەوەی ئیزنی لێ وەرگرین. لە دەیا حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیزن وەرگرن. خوا گەورەش دەفەرمێ حتا تەستەئنیسوا، هەتا ئیزن وەرەگرن، چونە ماڵێکەوە پێی خۆش بێ و ئیزنیش وەرگرن. لەبەر ئەوە بۆچی ئیزن دانراوە؟ کاتێک کە خوای گەورە فەرمی لە قورئانی پیرۆزا فەرمووی ئەی ئیمانداران مەچنە هیچ ماڵێکەوە ئیلا بەبێ ئیزن نەبێ، حتا ماڵک برای بەڕێزم داوات لێکم حتا ماڵی کوڕەکە و کچەکەی خۆت هەر خۆت مەکە ژوورا یەکسەر. ئەبوو هورەیرە ڕەزای خوا لێبێ کاتێک کە موسڵمان بوو هاتەوە بەرەو ماڵ، دایکی وتی بۆستە خۆمە شۆم مەیە پێشەوە، با ماڵی دایکت بێ، با ماڵی کوڕەکە و کچەکەت بێ، بەبێ ئیزن یەکسەری خۆت مەکە ژوورە. ماڵی خۆمە، ئەوە ماڵی خۆت قەی ناگرێت خێزانی خۆتە، بەس ئاگادار بە. جوان وایە ئەدەبت هەبێ، ئینسان ئەدەب و ڕەوشت و ئەخلاقی بەرز بێ. کەواتە ئەم ئیسلامە ئێمەی فێر کردووە، ئێمەی فێری ئەوە کردووە کە ئیزن وەرگرین. کاتێ ئاەتەکەدا بەزی خوای گەورە فەرمی ئیزن وەرگرن، لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا. إمام عبد الله كوري مسعود كالصحابيكي بريزي بيغمري خويا صلى الله عليه وسلم مال برادريكي هبو كأرج بمال يكسر خويا كده جورا نا إذنو نا لدرقايدا خويا كده جورا يكسر. أما هنا كيسي أمر رواية قيتشيك أو مال آموزام ومال بورزامو أو مال كرمو ومال كتشمو ومال فلان كسر نا اشتانا ماك غلطة. لو أنا كتشكت بكلك وني لو كاتا بروتا جورا ولا بوكاكت بكلك نية دایکت لەوانێ لەو کاتا جلێکی وای لە ئێران بەکەڵ نێ بڕۆیتە ژوورەوە، ئەبێ وریابی غەیری خێزانە دەبێ وریابیت بۆ هەموو کەسێک، کچەکەتە خوشکەکەتە برازاکەتە پورزاکەتە هەر کەسێکە وریابە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود دای لە دەرگا دوای دابەزینی ئاەتە کە خوا فەرمی ئیزن وەرگرن. برادەرەکەی وتی ئەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەوە چییە لە دەرگا دەی قەت وا نەبوویتە تو کوا ئەتایسە ئیزن لە ئێمە وەرگرتووە کوا لە هەتایسە لە دەرگات داوە فەرمووی ئاخر خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە. ئەوە ئیسلامە. کاتێ ئەمە دەبیستم شەرم مەکەم، شەرم ئەبێ شەرم دامانگرێت. چەندی ئەو ئیسلامیان بە جوانی تەطبیق کرد، ئەو ڕەوشت و ئەخلاق و سیفەتە ناشرینەی کە تایە بوو کە زانی مخالفەی قورئانە یەکسەر وازی لێهێنا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەم جا لە دەرگا دەچونکە خوا فەرمێتی ئیزن وەرگرن، کەواتە ئاگاداری خۆت مەکە ماڵا یەکسەر. بۆچی ئیسلام ئەمەی داناوە؟ لەبەرەوەی عیب و عاری خەڵک پارێزراو بێ، لەبەرەوەی بووکەکەت بە حاڵەتێکی ناشرینەوە نەبینی. لەوانەیە فەقیرە جلێکی لەبەرا نەبێ لە ماڵەوە، تۆ خۆت کە دەژوورات چۆنە با بووکی تۆ بێ، با دایکی تۆ بێ، با خوشکی تۆ بێ، با کچی تۆ بێ، با مەحرەمی تۆ بێ، وریابە، غەیری خێزانت وریابە. ستری عیب و عاری خەڵکە، بووکەکەت شەرمەزار مەکە، خوشکەکەت و کچەکەت شەرمەزار مەکە، خزمەکەت شەرمەزار مەکە. ئەم جارای خەڵکی باسێکی وەڵا فڵان کەسم بینی جلی لەبەرا نەبوو یاخود بەو شێوەیە بوو، وریابە. ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام بۆمانی داناوە. هەتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیث صحیح بوخاریە إنما جعل الاستئذان من أجل البصر. بۆچی ئیزن دانراوە؟ ئیزن بۆچی داناوە کاتێ ماڵ خەڵکەوە؟ لەبەر چاو، لەبەر وریابە، لەبەر ئەوەی چاوت هەیە ئەبێ ئیزن وەرگری، بێم یان نەیەم، ئیزن هەیە ڕوخسەت هەیە یان نییە. حتا خوای گەورە فەرمێ لە قورئانی پیرۆزە ئەگەر لەبەر دەرگاکە وتیان مەجال نییە و ناگونجێ بگەڕێنەوە. وەڵا ئەمڕۆ هەر کەسێک وای پێ بڵێ بەخوا هەتا مردن سەلام لێ ناکە. ئەو ئاەتی قورئانیش وإن قيل لكم ارجعوا فارجعوا هو أزكى لكم. أما تشاكتر بو إيوه وتيان بقرينو خاون مال ناقونجي بقرينو إيه بخوا أقر وابك إلى أنا لفيسبوك حياة بري لكاتك عم أخوة فرماني بإما كتو آوابين إما الزور دورين كومالقايكين دورين لقرآن